هەموو دنیا کاتێ ناوی ئاواز دەهێنرێت هەمووان دەزانن بابەت و باسەکە گۆرانیە. تەنها لە کوردستان کاتێک ناوی ئاواز دەهێنرێت هەمووان مێشکیان بۆ لای کەسێک دەچێت. زۆربەی کەس ئەو وەکو مافیایەکە بینن لە ناو هونەری کوردیدا، خوێندکارەکانیشی ئەو وەکو قوتابخانەیەک دەبینن. من هەڵکەوت زاهیر لە بەرنامەی تاڵ و شیرین لەگەڵتانم، هیوادارم بتوانین میوانێکی ڕۆح شیرین بین لەگەڵتان. سپاس. لەگەڵ ئەو وەسفانەی سەرەتایە بوویت تۆ مافیای لە هونەری کوردیدا؟ ئۆکەی، وەڵام دەوێت جەنابتان. سپاس. سەرەتا من دەمەوێت کەم جار پرسیار لە جەنابەت کەم پێش وەڵامدانەوە. ئێوە کە میوان دێنن بۆ پرۆگرامتان دەتانەوێت کەسێک بێ بە شیرینی پیشانیدەن یان تاڵیکن لای جمهورەکەی؟ بێگومانەمانەوە هەموو تاڵی شیرینەکانی ژیانی وەکو خۆی بەبێ دەستکاری بەبێ زیادە بەبێ کەم پیشانی بینەرانی بین. باش ببوورە کە منویستم پرسیارە لێ بکەم سەرەتا. زۆر ئاساییە. زۆر باشە. جەنابەت باسی وەسفت کرد، پێم وانێ ئەوە پێی بەوترێ وەسف، ئەوە پێی بوترێت بڵێن توانجێکی مباشر بۆ کەسایەتێک کە تەواوی ژیانی لە خزمەتی هونەر و پێگەیانی گەنج لە وڵاتە تەرخان کردووە. ڕۆژانە من بۆ 7 ساعات زیاتر خەریکی بوارەکەی خۆم دەبم. بە خۆشحاڵیەوە زۆرترین جمهور لە کارەکانی من و لە کەسایەتی من ڕازیە. پێم وایە ئەو وشەی کە وتت ئەگەر من مرۆڤێکی نەرم نەبم و بە شیرینی مامەڵەوەکو کەسێکی میدیاکار و هونەرمەندێک کە دانیشتۆ لەگەڵت دەمتوانی ڕەدێکی ترم هەبێ لەگەڵتە. بێگومان ئێمە لە زاری خەڵکەوە ئەم شتاناڵێ هیچ شتێ لە گیرفانی خۆمانەوە ناهێنین ئەکیت بە و ئەوەی کە تووشمانە ینی شخصی نییە. تێدەگەم چاپێکەوتنەکە بەو شێوەیە کە ئەوەی زاری خەڵکو و لە ژیانی ڕوویاوە ئێمە هەمووی بخێنە سەر شاشە. تێدەگەم ئازادن لە کردنی بۆ سەر شاشە دەکرا بڵێ فیئەیەک لە خەڵک وا دەڵێ فیئەکەی کەش ڕەدێکی کەی هەیە. با من زۆر پچمە ناو وردەکاری ترەوە. هەڵکە و زاهیر هەمیشە بەهێمنی دەرەکەوێ، هەمیشە کەسێکی لەسەر خۆ. کەی ئاخیر جار بوو کە هەڵچووی؟ هەڵناچم. ژیان پێویستی بەوت نییە. بەس نەڵێ ئێستا نەخێ بۆ دانیشت بەگەڵتا بۆ پەڕی ئیسراحەت لەگەڵ قساکەین و حوارێکی جوانەکەین. گەرنگەوەی بتوانین ئێمە تێگەشتێکی ڕوونتر وازەحتر بە خەڵکی بگەێنین لەو کارانی کە دەیکەین یا لەو بۆ چوونانی کە هەیە. من وای نابینم ئینسان هیچ شتێک خۆی تووشی هەڵچوون کە هەمیشە ئەوەی بە ئارامی و بە وشی جوان نەتوانی بیگەێنی لە هات و هاوار زۆر باشترە. باش واتە ئاخیر جارکەی بوو هەڵچویت؟ هەڵناچوم. هەڵناچوی لە ژیانت؟ نە هەڵناچم. ئەزانی من مرۆڤێکی جددیم لە کاری هونەریدا لە ژیانی خۆشمدا. ئیشێک یان ئەبێ کەکرا زۆر مەبازبووتی بکرێ یان نەکرێ لەگەڵ ئیشی نیو بە نیوەنی من هەمیشە سروشتی من وایە. لەبەر ئەوە ئەو کەسانی کە مامەڵی کاریش دەکەن لەگەڵ من سروشتی من دەزانن بەواتای ئەوە نایە من هەڵچوونم هەبێ، بەواتای سیستەمێک هەیە لە مندا بەو شێوێ کارەکەم ئەو بەرامبەرانەشم هەمووی بەڕێزەوە و تعامل لەگەڵ یەک دەکەین. هەمیشە ڕێزێک هەیە کە متەبادلە لە چ لە من چ لەو هونەرمەندانەی کە کارەکەن لەگەڵ من. باش دەست خۆش. بەوتەی بەڕێزت ئەتەوێت کە دوا ئارامگەت لە سلێمانی بێت، بەڵام کە ئەمنە هۆگری سلێمانیت تەنها بەکاریشیتە ئێرە. بۆ تەنها بەکاریتە ئێرە؟ من بە حکمی ئەوەی بنەماڵەیەکم لە سلێمانی گەورە بووم و لەدایک بووم و خوێندنی سەرەتایی چ قوتابخانەوە چ موزیک لەم شارە فێر بووم و گەورە بووم. هەمیشە منزڵگای سەرەتای مرۆڤەکان خۆشەویستە وەکو یادگاریەک. ئێستا بۆ من کوردستان هەمووی هەر وەکێک وایە، هەولێر شارێکی ئیچکار خۆشەویستی و جوان و ئارامە، زۆر بە جوانی سنگێکی فراوانەوە تەواوی بۆ ینی خۆشەویستی بۆ منیشانداوە، چ لایەن خەڵکانیەوە چ لایەن ئەو کەسانی کە مەکاریان لەگەڵەکەم لەبەرەوە چ دووهۆکە چه هەولێرە سلێمانی کەرکووک هەمووی وەکێک چاک تەماشا. باشە، ناوی فەرید عیسا چی بە تۆ گەێنێت؟ پرسیارێکی جوانە. مامۆستا فەرید عیسا ئەو مامۆستا بەڕێزەیە کە ئەلف و بەی موزیکی فێری من کرد لەم شارە جوانی سلێمانی. هەمیشە
خۆم بە قەرزاری وفا و ئەمەکی ماندووبوونی ئەو مامۆستایە دەکەم لەبەر ئەوەی لە سەرەتاوە ئەو یەقینی هەبوو لەسەر من کە من دەتوانم لە مۆزیک لە پاشە ڕۆژ ببمە ناوێک ببمە کەسایەتێک بتوانم کار بکەم و خۆشبەختانە هەمیشە ئەوی شانازی بە تواناکانی من و ناوی منەوە دەکاو و منیش هەمیشە شانازی بەو بەڕێزا کە مامۆستا فەرید عیسا وەکو تاجێکی سەرمە بینم و هەموو مامۆستایانی کە ماندوو بن لەگەڵ من چ مامۆستا ئەنوەر قەرەداغی مامۆستا سەلاح ڕەوف و مامۆستا ئیبراهیم سابر و هەموو مامۆستاکانی کە مامۆستا محەممەد حەسێنیش. مەسر چی بۆ هەڵکەوت زاهیرە گەیەنێت چییە بۆ هەڵکەوت زاهیر؟ مێسەر وڵاتێک کە توانم لە دوای کوردستان بۆ من وڵاتی دووەمە. بۆچی؟ لەبەر ئەوەی سەرەتای خولیای هوەری من لە ناو مۆزیک تێکەڵی کولتوری ئەو وڵاتە بووم لە ڕووی فەرهەنگەوە دواتر کە دەستم بەکار کرد تێکەڵ بووم لەگەڵ ئەو هونەرمەندی وڵاتانی بڵێ وڵاتی مەسر بەڕاستی بە سنگێکی زۆر فراوانەوە زۆر جوان پێشوازیان لە کاری من کرد لە چەندین فیستیڤاڵی جۆرە و جۆر لە وڵاتی مەسر خەڵاتی باشترین ئاوازدانەرم وەرگرتووە و ئەو کەسانی کە یەکەم جار دەستخۆشیان لە من کردو میسرەکان بووە بەبێ هیچ ئەنانێتێک بەبێ هیچ وجودی غیرەیەک لەوەی کەسێکی کورد لە ناو ئەو فیستیڤاڵە خەڵاتی بەدەستێناوە و کۆتاکەم لەگەڵ هونەرمەندەکان بە شێوەیەکی زۆر باش هەیە و هەمیشە ئەوان خۆشەویستیان بۆ هونەری من نیشانداوە. باشە دەستخۆش تا ئێستا هەیە منین پێکەوە تا ئێستا هەیە منە هەر هەیە منە بێشەڵە ئەو کەسانەی کە لای بەڕێزە کار ئەەکەن بۆ پیانە وترێتە لە بەکانی هەڵکەوت زاهیر؟ نا شەریکتم با من ئەم مستەڵەحە چاکەمەوە بێگومان لای خەڵک ویان پێوترێن بێگومان من لەگەڵ فیئەیەکی زۆر لە هونەرمەند کارەکەم هونەرمەندی زۆرمان هەیە وەکو هونەرمەندان مەرزیە فەریقی لەیلا فەریقی پەیوەنجاف ئەیوب عەلی هونەرمەند چۆپی فەتاح ئەمانە پێشتر ئەزموونیان هەبووە کاریان لەگەڵ من کردووە ئەو کەسانەی کە لە سەرەتاوە لەو پرۆگرامانەی پێشبڕکەی خۆشتەنگی کە دێنە ئەوەی کە کارەکەن لە دوای پرۆگرامەکە لەگەڵ مندا بێگومان وەکو قوتابیەک کە دێن وەکو سەرەتای فێربوونی گۆرانی و ئەوانە سیستەمێکم ئەبێ بێگومان بۆ فێربوونی گۆرانی وتنیان وای پێدەوترێ هەمیشە ئەو قوتابیانش ئەو هونەرمەندانە با بڵم هەمووی هونەرمەندنەوەی کە لەگەڵ من کارەکەن سپاسیەک بە یەکەیانەکەم ئەو ڕێزاگرن و وشەی مامۆستا من زۆر پێم خۆشە لەبەرەوە ئەو وشەیە هەمیشە وتیانە قوتابی و مامۆستا سپاسیانەکەم هەمویان خۆشەویست و ئەزیزن لای من. باشە تا ئێستاش باشین ئەم هەموو نازناوە چییە؟ چەند نازناوێکی سەیرە بۆ هونەری کوردی زیاد کردووە وەکو دینا میرا مۆنیکا هەتا دوای چەندین ناوی سیر خۆنای خۆت نازناو نیە وایە؟ نەخێر با بن جوابێوە دەمەوانێ هەموو شتێک لە وڵاتی ئێمە کە تازە ئەبێ لە سەرەتا نامۆیە سەرەتا کە من دەسم بەکاری هونەری کرد بیدایەتی نەوەتەکان کە ئاوازمدانا دەنگدانەوەی کارەکانم دەستی پێکرد لە دوای 2005 بە هەمان شێوە 2003 و 2005 کە دەسم بە کارەکان کرد ستایلی بن حەزم ناکرد من لە کەس بچم بەو شێوەیە ڕنگدانەوەیەکی بوو هەمە جۆر سیر بوو لای خەڵک ئەمە لە هەموو وڵاتێک عادەتە کەسێک هەیە ناوی شیاو نییە بۆ ئارتسێک بۆ ناوی هونەرمەندێک یان بەدیلی ئەو ناوە هەیە وەک ئەو ناوە هەیە لە هەموو وڵاتەکان گۆڕاوی زۆربەی هونەرمەندەکان ناوی ئەساسیان ئەوە نییە بۆ دەبێ لا ئێمە سوال دروست بێ یعنی ئەم ناوە بۆ یا ئەم ناوە بۆ چ فەرقێکەکە ئەکسەرەتی هونەرمەندە مەشهورەکانی دنیا ناسناوی خۆیان سەرەکی ناوێکی ترە ناسناوێک هەڵدەبژێرن بۆ خۆیان نمونەش لەو ناوانە کە بێنمەوانێ بۆ نمونە هونەرمەند هەبووە ناوی سێ هونەرمەند لە ساحەکە بۆ ناو هەبووە وای لێ دێتۆ لە سێرچ لە باسکردن ئەبێ بڵێ کام فڵان کەس باشتر وایە ناوێکی هین بێ و عادەتیشە ئەتوانم بڕە بکەم عادەتەم دروست کرد پێش ئەوەی کە من ئەمە بکەم لە هەشتاکان و هەفتاکان لە کوردستانی زاگەر ئافرەتە بیستا دەرکەوێ ناویان دەگۆڕی ئەو کاتە کەس باسی ناکرد بەس کە من ئیشێک دەکەم چکم جێی سەرنجە هەمیشە باس دەکەم. باشە بە سێ کاتژمێر ئەلبومێک ئاواز ئامادەکەی و هەروەها خۆت بەزاری خۆت ئەڵێیت کەس لە خۆم بە باشتر نازانم و هەر بە هەمان شێوە خۆ دوای دانیت کە هەموو بڕیارەکانت دروست بێ ئەم هەموو وتمانەیە لەکوێوە هاتووە؟ با یەکێک جواب بدەمەوانە
ئەبێ هەموو کەسێک بڕوای بە تاقەیەک هەبێت کە من و تۆ لە یەک ناچین من و مۆسیقارێکی کە موزیژەنێکی کە لە یەک ناچین هەندێک شت علاقی بە مەوهیبەیەکی فتڕیەوە هەیە بەڵێ من لە ناو هەم شاشە ئێنارتیەوە ڕامگەیان کە من دەتوانم بە 3 ساعات ئەلبومێک بکەم ئەتوانم لە بەرخاتی جەنابەت بە 2 ساعت و نیش کۆتایی پێبێنم ئەمە یەک خاڵی دووهەمیان دەڵێ کەسم لە خۆم پێ باشتر نییە ئەگەر بیتە سەر ڕاستەقینەی هەر هونەرمەندێک کە باسی خۆیەکە دڵنیا بە کاری خۆی لە هەموو کەسێ پێ باشترە بوونی سەراحەت ڕازگۆیی لە قسە دەبێتە سەرنج لە لای خەڵک ئەگەر لە باگراوندی هەر کەسێک لەو کەسانە بپرسی ئەوانی کە کاری هونەری دەکەن دڵنیا بە کاری خۆیان هەمیشە لە هەموو کەسێ پێ باشترە من لەگەڵ ئەوە تا ئێستا تەنها یەک ڕەخنەم لە یەک هونەرمەند لە کوردستان نەگرتووە کە زۆرترین ڕەخنە دێتەوە بۆ من دەبینم زۆر هونەرمەند هاوڕێمە نزیکمە لە باگراوندێکەوە ڕەخنە دەگرێ یا باسی من دەکات لە ڕوو نایڵێ من تا ئێستا ڕەخنەم لە کەس نەگرتو دڵنیاش بە نایگرم بەڵام بوونی متمانە ئەکیت ئینسانێکی سەرکەوتو دەبێ بڕای بە هونەری خۆی هەبێ من دەزانم چی تەقدیم دەکەم دەزانم بۆ بەیانی دەبێت چی بکەم بۆ ئایندەش چی دەکەم هەموو ئیشەکان لە لای خۆم مەدروسە و بڕوان بە بوون و توانەکانی خۆم هەیە پێشی ناڵزانم ئەمەکە هەڵەبێت باشە ئەچی بەو خەڵکە ناڕازی ئەڵێ کە لە نێوەندی هونەریە هیچ لە کارەکانی تۆ ڕازی نین ئازادن ناتوانانی تۆ یەکشت من باەکشت پێ بڵم لە کۆتاییدا هونەر ڕیسالەیە ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ زۆر باگراوندی هەمە جۆر لە هەموو شتەکانی کە خەڵک لە خوای گەورە ڕازی نابێ لە ئەنبیاکان ڕازی نەبوون کە ڕیسالەیەکی مرۆڤانی و ئینسانیان بۆ خەڵکێ ناوە ئەبێ بەندەیەکی وەک من تاکە کەسێکم بە تەنیا کار دەکەم چۆنە بێ چاوەڕێ ئەوە بم 100% جمهور هەمووی لە من ڕازی بێیان هونەرمەندەکان با من ڕوونتر ئەو شتە بڵم ئەزانی من قەت بۆم گرگ نییە سەری دوای خۆم نەکردووە قەت سەیریشی ناکەم و سەیری ئەو کۆمنتانە ناکەم کە بۆ من ئەنووسێ لەبەرەوەی دەزانم چی تەقدیمەکەم و ئەو شتانەی کە دەشیکەم بە مەدروسی کردومە ڕەئی منە بۆ چوونی منە من وەکو تاکە کەسێک حەقی ئەوە مەیە ڕەئی خۆم تەڕحکەم لە کاری هونەری پێویستم بە کەسێک نییە وەکو هونەرمەندێک یا کەسێکی کە ئەم کاری منی لا پەسەند بێ یا لا ناخۆش بێ ئەوە بۆ خۆی گەڕێتەوانێ من ڕیسالەیەکمێ چەندی شاعیری گەورەمان هەیە لە کوردستان بۆ کەس دەنچۆ بڵێت تۆ بۆ شەعروا نووسی یان ئەبێ وای پێ بترێ نابێ وای پێ بترێ ڕوئیای ئیبداعی ئەو چییە دەیخاتە سەر قاغز و دەینووسێ و بڵاو دەکرێتەوانێ موزیکی منیش بە هەمان شێوەیە ئەو کەسانێک کە پێشیان باش نیە زۆر تەبیعیە ینی منیش کە گوێ دەگرم لە گۆرانی لە هونەرمەندێک شەر نیە هەموو شتێک لە لای من وەرگەکانە ئازاد کردووە لەبەرەوە ئازادە تەبیعیشە دەشبێ هەروە بێ هیچ کەسێک نییە 100% ئەو شتی بەدەستێ نابێت دەستخۆش پرسیارێک ڕەنگە کەمێک تەنس ئامێز بیان پرسیاران بەڵێ بێگومان مامۆستا هەڵکەوت بەو هەموو سەرقاڵگی ڕۆژانەوە تەلەبەکانیشی دوای 12 شەو تەلەفۆنی بۆکەنێن بۆ لای کێ خێت من هەموو ئەوی کە لە منەوە نزیکە دەزانێ من ساعات 4 بۆ 4:30 بەرەبەیان دەخەوم زۆری کارەکانیشم کە تۆمار بێ لە شەواندا دەبێ بۆچی کاری هونەری وا باش زۆرترین پرسیارە بێگومان کە خەڵک بێگومان منیش بە تەفاسیلی جواب دەدەمەوە ئارام بە با منیش بە ئارامی وەڵام بدەمەوانێ هونەر ئیبداعە من کەسێکم درنگ دەخەوم و خەویشم تەنها 2 ساعات و نیو زیاتر نییە لە ڕۆژێکە لە 24 ساعتە 2 ساعت ئەو کەسانی کە لەگەڵ من نزیکن دەزانن من لە حوتی بەیانی ئەلەکسەر بەخەبەرم تا 8 دەخوێنمەوانێ ممکنە هەر لەو شوێنەی کە ئیسراحەتی تدەکەم دواتر چالاک مۆستاوم و خەریکی خوێندنەوە و بیرۆکەی کارەکانی خۆمم زۆر جار عەسران تێست و پرۆڤە لەسەر کارەکانمان دەکەین دوای دەمەوە ئێوارە دەست بە تۆماری ئەو کارانە دەکەین دواتریش من زۆر جار بەتەنیا دەمێنمەوە یا هەندێک لەو گەنجانەی کە لەگەڵ من کار دەکەن کاتەکانیان دەبێت لەگەڵ من بێت یان ئاوازێک بۆ ئەو دادەنێن پرۆڤی تایبەتی پێ دەکەم نمونەی ئەو گەنجانەی ئێستا کاکدی ساڵح و هاوکار ساپیر و ئەو ناوانەکان عەدنان و میرا و زۆرن و هەتا هونەرمەندی ناو زۆر لەو کەسانێکە کە پرۆژە کاریان لەگەڵ من دەبێت
خەریکی کارەکان دەبم زۆر جاری لەگەڵ هاوڕێی هاوکارم ئەمار کوفی خەریکی ئیدەیتی گۆرانەکانە بین دواتر چۆن ئیشەکان کە تۆمارەکەین دەست بە ئیدەتکردن و ئامادەکاریەکەین ئەمانە هەمووی کات و زەمە دەبا من پرسیارێک دەکەمەوانە ئایا بۆ دەبێ مانی من و کارکردن لە شەودا لە کار ببێتە جێی سەرنج بۆ خەڵک لەم سەیرە لە هونەرمەندی هەموو وڵاتەکان دەبینیت کار دەکەن لە شەواندا جارێ بواری تەلحینی ڕوئیای تەلحینی زۆرتر وەک خۆم ئەوە خەڵکە دەتوانم لە هەموو کاتێکدا من تەلحینکەم بەڵام زۆر جارەگەر کارێکی ڕوحانیم پێویست بێ بکەم پێم خۆشە لە شەواندا خەریکی دانانی ئاوازە بم بۆ گۆرانیە ئەمە ژیانی شخصی خۆمە ڕەبتی بخۆمەوە هەیە پێم وانە ڕەبتی بە هیچ کەسێکەوە هەبێ بۆ کەسانی کلاشیان جێی سەرسوڕمان و سوالە پێم وایە وەڵامی بەڕێسمدایەوە بۆ ئەوانیش کافیە سوپاسیانەکە دەستخۆش بگومان ئێمە کۆمەڵێ وێنەمان ئامادەیە کە لەوانەیە هەر وێنە گیادگاریەک بێ بۆ تۆ پێکەوەی بینی فەرموو بە خۆشحاڵیەوە باشە وەگوتم کۆمەڵە وێنەیەکمان ئامادەیە بەڵێ ئامادە یەکەم وێنە ببینی باڵە فەرموو باشە ببینین یەکەم وێنە وێنێکی خۆتە بە گەنجیەگەر چیرۆکی ئەم وێنەیەمان بۆ باس بکەین وێنێ لە ئەنجومەنی وەزیران ئەو کاتە ڕاوێژکاری هونەری ئەنجومەنی وەزیران لە ژوورە تایبەتەکەی خۆم دانیشت باش تەمەنت چەنە لەو کاتەیە؟ 33 ئەی ئێستا تەمەنت چەنە؟ بەرەو زۆرە چەنە؟ 49 ساڵ 49 ساڵ زۆریش نییە مامۆستا زۆرە بەڵام لە پیریە ترسی؟ زۆر لە هەموو شتێ ناخۆشتر ئەی لە مردن نە ئەسڵەن نانێ بۆم زۆر ئاساییە بەیانی مردن بێت حەقا هەمومان دەمرین بەس پیری زۆر بۆم زەحمەتە حەزیشی پێ ناکەم باشە بابینەری وێنەی دووەممان بین باشە خۆت و فەیروزی کچم بەڵێ دوو کچت هەیە فاتن و فەیروز ناوەکانیشیان عەرەبین بەڵێ هونەرمەندن ئەکیدم فاتن لە فاتن حەمامەوە هاتوو ئەکتەرە مەسرەکە ژنی عومەر شەریف فەیروزیش خۆمان نەزانین عیملاقی لوبنان بۆ ئەوە معجبی بەوان کێ هەیە معجبی فەیروز نەبێ بەس پێم بڵێ یعنی کەم کەس دێت حەز لە کەسایەتی دەنگی فەیروز نەکە فەیروز ئایقونەیەکی هونەرە لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕئیسی فەڕەنسا چوو ماڵەکەی سەردانی کرد بۆچی من شانازی نەکەم کە فەیروز دەناسم و کارم لەگەڵ کردو باش بۆ کەمترین جاروێنەی تایبەتەکانی تۆ بین لەگەڵ خێزانەکە تا لەگەڵ کچەکان تا لەگەڵ هاوسەرەکە تا ژیانی باوەڕەکەم خێزانەکە و تا ئێستا کەسمان نەمان بینی بەڵێ من ئەوەندە دەڵێم وەکو کارکتەرێکی هونەری تەرحەم بۆ خەڵک پرسیارم لێ بکرێ ببینێن ژیانی تایبەتی خۆم بە خۆمە خۆم مڵکایەتێکەمەوە هیچ کەسی باش وێنەی سێمە باشە بەڕێستان لەگەڵ مەلا عەلی کەڵک چی کوێ کردوونەتەوە پێکەوە لەو ڕسم مامۆستایەکی زۆر بەڕێزە ئینسانێکی وەکو کەسایەتی زۆر بەڕێز و محتەرەمە من زۆری کات خەڵکانێک کە ناساخ بوون ویستویانە بیبینن و چوونەتە لای و هاوکاری بوون تەنزی زۆر لەسەر مێنەیە هەبوو هیچیت پێگەیشتەوە هیچیت بیستەوە ناڕێخە سەری کۆمنتم قەت نەکردۆ من ناوەڵە نایکەم سەری کۆمنت ناکەم پشکلش نیە ڕا ئازادن مرۆڤەکان ئەتوانن بادڵی خەڵکەکە عاجز نەکەین بۆی کە بڵێم بۆ وا ئەنووسن من هەمیشە لە فەیسبوک زۆرترین کۆمنتم بۆ دێت ئازادم کردەوە خەڵکە پێی خۆشەشتی کۆمیدیە نووسێ هەندی جارشتی ڕقیش دەنووسن گەردیان ئازابێ نە لە کەس عاجزم نە کەس دڵم لە کەس ئەشکێت زۆر ئاسایی باش دەستخۆش وێنەی دواترمان با ببینین تۆ لەگەڵ خوێنکارێکی نوێتە باشە ئەم خوێنکارە نوێیانە لەکوێ ئەدۆزیتەوە من ئەمڕۆ کەسایەتێکم بڵێن لە وارەدا کار دەکەم بەڵێ خۆیانیان بۆلات لە زۆری لایەنەوە بەڵە بێگومان خۆیان پەیوەندی دەکەن دایانوێ بێن باش تۆ پێوەرت هەیە بۆ وەرگرتنیان یاخود هەر کەسێ هات بۆلات نەخێر پێوەرم زۆرە و ئاسانیش نییە پێوەرەکان چی؟ ئەپێ زۆر خاڵ هەبێ کە بۆ ئامادەکردنی کاری هونەری بتوانێت کار بکات لەسەر خۆی و منجەزیم بێ بە کارە هونەرەکانیەوە بە پرۆڤەکردنیەوە
و شتێکیش لە لای من تۆزێک بڵێن ناخۆشە کە ئەویش پێم خۆش نییە کەسانێک کە لەگەڵ من کار بکەن جگەرە کێش بن یان مەشروب خۆر بن کوحول لە هەردووکی دوورم من چکە من هیچیان بەکار دێنم لە هیچیانە نزیکم پێشم خۆشە ئەو کەسانی کە فێست کۆنتاک لەگەڵ منەکەن بۆ کاری هوەری بە دوور لەوەی کە ناوی بنی قوتابی هەروەکو هوەرمەندێک من تەداخلی ژیانی شخصی کەس ناکەم بەڵام پێم خۆش لەو بابەتانەوە دوو دەستخۆشکەش ڕسمی دواترمان ڕسمێکی توێ لە بەردەم ماڵی هونەرمەندی مسری سوعاد حوسنی هونەرمەندی زۆر گەورەی دنیای عەرەب و دنیای جیهانی سینەما سوعاد حوسنی پەیوەندێکی باشتان هەبووە بەڵێ بێگومان ئەو پەیوەندیە لە چیەوە دروست بوو چۆن ئەو پەیوەندیە دەگەڕێتەوە بۆ عمری 4 ساڵ و نیوی من پێش ئەوەی کە بچمە قوتابخانە سەرسامی ئەو هونەرمەندە بوو سوعاد حوسنی لای من ناوێکی ئیجگار گەورە و خۆشەویستە هونەرمەندێک کە بە میزانی ناوەکە و جمهورەکەی دەتوانم بەڵام بەتواناترین هونەرمەندە تا ئێستا کە من بیریمە زۆر نزیک فترانی ئەخیری ژیانی کە لە لەندەن دەژیا دواکاری من بۆم کرد کە بریتی بوو لە ئەلبومێکی شاری لە قەسیدەکانی شاعری گەورەی مصر سەڵاح جاهی لە قەناتی BBC لە بەریتانیا تۆمارمان کرد هەروەها گۆرانی فاکرۆنە ناکرد ئەوە کە ئاخر گۆرانی بووتی دەویست لە فلیمێکدا بێڵێ بەڵام بەهۆی کۆچکردنیەوە فریای ئەو وێنەگرتن و بەشداری لە فلیمەکە نەکرا لە ڕێی کۆمەڵێک دەرهێنەر لە میسر توانیان ڤیدۆکلیپێک بۆ گۆرانەکان لە ئەرشیفی خۆی بەکاربێنن و ڕۆژانە لەگەڵ بنەماڵی ئەو بەڕێزە لە کۆنتاکم هەمیشە کۆنتاکمان هەیە و هەر کاتێکیش کە بچمە میسر بێگومان کەس و کاری ئەوانە خوشکەکانی برازەکانی دەبینم و وەکوتم یەکێکە لە هەرە لوتکە کەسایەتیەکانی هونەر لەلای من باشە وێنەی دواترمان وێنەیەکی تۆ لە مەکە لە عەمرە بوویت بەڵێ باسی بۆمان هەموو ساڵێکە چی بۆ عەمرە هەموو ساڵێک دەچمە ئەم ساڵیش بەنیازی بێگومان هەموو ساڵێک من دەچم من کەسێکم وەکو سروشتی خۆم لە ئاینەوە نزیکم عکسی ئەو باگراوندی خەڵک وا تەسەوڕ دەکەن لەوێنەوە من کاری هونەری دەکەم ڕەتم بە کاری هونەریەوە هەیە لەم وڵاتەی ئێمە مۆدیلێک هەیە کە ئەگەر بێت و کاری هونەری بکەی پێیان وایە دووری لە ئاین یا لە دین من کەسێکی ملتەزیمم هەموو ئەو کەسانی کە لەگەڵ منیش نزیکن ئاگایان لە شتەی منە و من ساڵانە دەچمە عەمرە بێگومان و زۆریش پێم خۆشە یەکێکە لە وڵاتانەی کە بە عشقەوە هەموو ساڵێک ڕووی تێ دەکەم و جاری وایە دوو جاریش چوو باشە دواوێنەمان با ببینین خۆت و خانمە هونەرمەند دینە ئەڵێن لەوەتەی خاتو دینە زەواجی کردووە و هاوسەرگیری کردووە تر دوای 12 شەو ناتوانێت بێ بۆ دەرس خوێندن و شیرینی خواردن نێوانتان باشە ئێستا خاتو دینە هونەرمەندێکی ئێجگار بەڕێزە وەکو کەسایەتی لە لای من خۆی و بنەماڵەکەی هونەرمەندێکی زۆر چالاکە زۆر باشە زۆر خۆشەویستە لە لای من وەک شخصی خۆشم زۆر حەز بە دەنگی دەکەم ئێمە ڕۆژانە ئاگامان لە یەکە یەکتری دەبینین و خەریکی کاری هونەری و بەرهەمی تازەشمان هەیە و بەردەوامی واتە نێوانەکە باشە هەمیشە باشە من پێم وتی وەک خۆم نێوان لەگەڵ هیچ کەسی خراپ نییە باش دەستخۆش کۆتایی هات وێنەکان وێنەکانمان کۆتایی هاتۆ بەڵێ ئێمە ئێستا ناوبڕێک وەرەگرین لە دوای ناوبڕەکە ستەیج بۆ تۆیە ناوبڕێ وەرەگرین و گەڕینەوە لاتە دیارە لەم بەرگەیە تەنها قسە دەکەم پێم خۆش بوو تەرکیز بخەمە سەر هەندێک بابەت لەوانە تەجروبەی من لە بەرنامەی پێشبڕکەی هەڵبژاردننی خۆشتین دەنگ طبعاً ئەم بەرنامەی لە هەموو وڵاتەکان باوە و دەکرێت لە کوردستانیش خۆشبەختانە توانیمانە چەند ساڵێک چەند وەرزێک لەو پرۆگرامە ئەنجام بدەین کە ئەو کەسانەی شانسی ئەویان نییە کە دیرێک بتوانن
خەرێکی کاری هوەری بن لە پرۆگرامێکی لەو شێوەدا دین شانسی خۆیان تاقی دەکەنەوە. بۆ من هەمیشە تەجروبەیەکی ئیجگار خۆشە بە حکمی ئەوەی کە دەتوانین لە کۆمەڵی دەنگی تازە، کۆمەڵی کەسایەتی تازە مرۆڤ نزیک بێتەوە و لە ناوەڕۆک و ناخی ژیانیان تێبگات و بۆ بەهرەیەکی هەیە چۆن بەهرەیەکی هەیە یان بۆ دەیە ببێتە هونەرمەند ڕێژکەی گۆرانی هەڵبژێرێ. بێگومان لە تەجروبەی کوردستانە لەو ئەزمونێکی کردومانە لە چەندین شاری جیاواز و جۆراوجۆر و شارۆچکە و گوندەکان خەڵکانێکی زۆر هاتوون دەنگی خۆیان تاقی دەکەنەوانێ و ئێمەش وەکو ئەو کەسانەی کە دادوەرێک دەبین گویان لێ دەگرین بە خۆشحاڵیەوە کە تا ئێستا توانیمانە چەندین دەنگی باش بدۆزینەوە لەو پرۆگرامانە هەر لە ئەزموونی یەکەمەوانێ کە ئێستا بڵێن هونەرمەند میرە هەڵدێر دوو کەسایەتی بوون کە دەرچوون، دواتر بۆ دوو مێربنداڵ کە عەشیر ڕێبین، دواتر بۆ ئەزموونی ئارارات و عەمار کۆفی، هەتا کۆتا بەرنامە کە من ئەو تەجروبەیەم کرد کۆمەڵی گەنجی خۆشەویست وەکو هاوکار و عەدنان و ئیدریس و بەشیر و خالید و ئارا و کۆمەڵی گەنجی تر کە لەو پرۆگرامانەدا بەشدار بوون، هەر یەکەی لە شارێکەوە هەر یەکەی کولتورێکی جیاوازی هەبوو. بۆ ئێمەش دەبێتە دەوڵەمەندبوونێک لە ناسینی کولتورەکانی شارە و شارۆچکەکانی کوردستان، چۆنێتی مامەڵە و چۆنێتی حسی ئەو گەنجانە لە دەنگ ناسینەوەی لە ئەو کولتور و کاڵچەرەی کە تێیدا گەورە بووە. بێگومان لە بادینان تا گەرمیان سلێمانی هەولێر شارەکان هەر یەکی بە ڕۆحێکەوە بە حسێکی جوداوە کە دێن ئێمە گویان لێ دەگرین. بۆ من ئەوە ئەزموونێکی ئیجگار خۆش بوو. ئەزموونێکی تکە لە دوجاردا کردومە لەوەی کە بتوانیت بەشدار بی لەسەر ئاستی وڵاتی عێراق هەڵبژاردننی کەسایەتیەکانی کە بۆ شاجوانی وڵاتی عێراق دەبێ. بێگومانەوەش ئەزموونێکی تازە بوو کە ئەمساڵ من سەرۆکایەتی ئەو پرۆگرامم دەکرد. چەند ئەزموونێکی تر لە کارەکانی خۆم باسکەم کە مامەڵەکردن لەگەڵ هونەرمەندە دەرەجە گەورەکانی عەرەبۆک و هونەرمەندی گەورە میادە حەناوی هونەرمەند سەمیرە سەعید و سوعاد حوسنی کۆمەڵی لەو هونەرمەندانەی کە کارم بۆ کردوون بێگومان لە ڕووی ئاوازەوە بێگومان تەجروبەیەکی جودایە دەچیتە بەردەمی ئەوەی کەسایەتەیە کە ئەزموونێکی ئیجگار گەورە هەیە لەگەڵ کۆمەڵی هونەرمەندی گەورەی عەرەب کاریان کردووە. بۆ من تەجروبەیەکی ئیجگار خۆش بوو کە توانیم لە ناوڕۆکی کۆمەڵی هونەرمەندی جیاواز و بە ئەزموون نزیک بمەوانێ. باس لە کارێکی ترم دەکەن کە زۆر لە سوسیال میدیا باس کراوە، خۆشم دەمێ ئاماژەی پێ بکەم گۆرانی گەورن ئەزموونێکی تازە بوو کە بتوانم ئارشیفی بەشێک لە هونەرمەندانی کورد لە گۆرانیەکدا کۆ بکەمەوانێ. بێگومان سەخت بوو لەگەڵ برای خۆشەویستم کاک نەوشین سۆران چەندین مانگ دانیشتین بۆ بەجێهێنانی ئەم کارە. لە ئێستاشدا بە هەمان شێوە تەجروبێکی ترم هەیە لەسەر گۆرانێک بە ناوی مەدرەسە، کۆمەڵی هونەرمەندی خۆشەویست بەشدارن، لەوانە دکتۆرە بەڵقیس، میرا، ئیدریس ساڵح، عەدنان، بەشیر ئازاد، گەیلان تاهر، کاکە ئەرسەلان، ئیلایدا، کۆمەڵێک هونەرمەندن خەریکی وێنەگرتنی ئەما دەبین. بەگشتی ئەگەر باز لە ئەزموونی پرۆگرامەکانی کە باسم کرد کۆمەڵی بێگومان هاوکاری بەڕێزم هەبوون وەکوە هونەرمەند کاک محەممەد جەمیل کە دەرهێنەری پرۆگرامەکانم بووە، هەروەها هونەرمەندی نامیرا، هونەرمەندی خۆشەویست کاک عەبدوڵقاهەر زاخۆیی لێرە وسڵاوی بۆ نێرم، منێکێکم لەوانەی زۆر سەرسامی دەنگی ئەو هونەرمەندە بەڕێزم، کاک میکائیل بە خۆشەویستی وسڵاوی بۆ دەنێرن، دکتۆرە بەڵقیس و هەموو ئەو ستافەی کە لەگەڵ من کاریان کردو لەو پرۆگرامەدا. ئەزموونێکی خۆشە کە بتوانیت لەوەی کە لە گەنجە و خەڵکێکی زۆر و نزیک دەبیتەوانێ. من وەک خۆم بەردەوامم لەگەڵ هونەرمەندانی کە کار دەکەم، چ فێستی نوێ بێ کە دێنە پێشەوە و چ ئەو کەسانی کە ئەزموونێکیان لە کاری هونەری هەیە، چ ئەو کەسانی کە دایانەوێ بێنە پێشەوە و ئەزموونی خۆیان تاقیکەنەوە، چ لە کوردستان و چ لە دەرەوەی کوردستان. ئەزموونی ئیشەکانی منیش لە بێ سنوور بووە هەمیشە، چ لە کوردستان لە وڵاتی عەرەبی ئەوانە کارم کردووە،
بەشێک لەو شتانە بوو کە باسم کرد زۆر سپاس. باشە لە کاتێکە ڕخنە زۆر لە بەڕێستەگیرێ ئەڵەن کەسی بێبەهراکی بە پاڵەوان تۆش لە هەمان کاتە ڕەدی میدیاییتەوە ئەڵەی ئێوەش خەڵکی بێبەهرەتان کردووە پاڵەوان واز لە پاڵەوانەکانی خۆتێنین بەڵام میدیاکی کردووە کێ بێبەهرەی کردووە پاڵەوان مەبەستەوەیە تۆ کە میوانێک دێنیت لە هەموو وڵاتێک شەرت و شروعی خۆی هەیە یاسای خۆی هەیە و میوانە دەبێت ڕێزی لێ بگیرێ کەسێک دێت خۆی بە ناوی تۆ دەکاتە پاڵەوانی ڕاگەیاندن بە پرسیارکردنی پرسیارێک کە ئیجازەی نییە بیکە کە بۆی نییە بیکە پرسیارێکی بێگومان خۆی دەکاتە پاڵان بە حکمی ڤیر و بینەری من ئەو کەسەش دەناسرێ پێشکەشکارەکانە بێگومان پێشکەشکارەکان واجهەیەکی مباشرە بەس میدیاکەمە بەستێتی لە پشتیەوە بێگومان پێشکەشکارەکە من نەزانم جەنابەت کەم ڕۆدانیشی لەگەڵ من ئەو شتی کە بۆ تۆ تەرحکرێ لە پرۆداکشنی بەرنامەکەتاندا تەرحێکی لەگەڵ من هیچ عداواتێکی شخصیت دەگەڵ من نییە یان هیچ شیرینیکی نزیکیش لە بینماندا نییە هەتاوەکو نەبەت حەیەک بکەین ڕقمان لە یەک بێ وەنیە لەبەر ئەو مەبەستەیە پێشکەشکارێک دێت بە ئەزمونێکی تۆ کە ئەزمونێکی ئەجگار زۆرت هەیە دێ بە تەجروبەیەکی کەم بۆ خۆی بکاتە پاڵەن هەر چەنە نەیانتوانیوە شتیوا بووی ممکنە دەکرێت بەڵام من بە سادەی وەڵامەکان دەدەمەوەنێ و نەبێتە ئەوەی کە ئەسان تووڕە بووم باشە بۆ ڕخنەی ئەو لێگیرێ کە دەنگی زۆر خراپ و بێتوانە کار بۆ ئەم دەنگانەکەی دەنگی زۆر خراپ و بێتوانە و هەفتانە گۆرانیان بۆ ئامادەکەیت و واتە هەفتانە گۆرانی ئەوانە بینن بۆ هونەرمەندە باشەکان ناتوانن هێندە بەرهەمیان زۆر بێ تێن سپۆنسەری کارەکانی ئێوە سەرەتا پرسیارەکە پرسیارێکی نەخۆشە لەبەرۆی من بۆ دەنگی ئەجگار زۆر و هونەرمەندی ئەجگار زۆر باشکار بێگومان هەموو پرسیارەکان زاری خەڵکە ڕای بەنامی تاڵ و شیرینی مشکلم نیە من وەڵام دەدەمەوانێ ئەو کەسانی من کاری بۆ دەکەم خەڵکێکی زۆر ئەجگار دەنگ خۆشی تێدایە خەڵکێکیش هەیە دەنگی با بڵێن مەحدودە باشە ئەی باس لەوانە ناکرێ کە ئێجگار خەڵکەیە دەنگی ئاسی دەنگی ناخۆشە و بەمەتەوازە ئیشی خۆیەکە منێک ئەسڵم باسییان ناکەم کاریشم نییە بەڕاستی ئەو کاتم نییە بیریشی لێ بکەمەوانێ تەنها چاوەکان دێتە سەر ئەوەی ئەم دەنگانە با وەڵامی دووەمت دەمەوانێ وەڵامی دوم کێن سپۆنسەر لۆگۆکان دەبینن لە کلیپەکاندا و خەڵکێکی زۆر هەیە سپۆنسەری ئەو کارانە دەکەن هەندێک هونەرمەند هەیە خۆی سپۆنسەرەکە پەیدا دەکە دێتە لای من ئیشی من سپۆنسەر پەیداکردن نییە بۆ زانیاریتان من کاری ئاوازانان دەکەم و وەکو ئەوەی کە فێریان دەکەم چۆن ئەدای گۆرانەکە بکەن ئیشی منە وەکو ملەحینێک وەکو کۆمپۆزەرێکی مۆزیک بەڵام خەڵکانێکی زۆر سپۆنسەر دەکرێت و پشگیری دەکرێت بەس نازانم زۆرتر ئەوەی کە دەبێتە زێی پرسیار و قسەکردن قسەیە لەسەر هۆنەری هەڵکەوت زاهیر من دەڵێم هۆنەری هەڵکەوت زاهیر بەردەوامە تا ئەو کاتەی خۆی قەرار دەدات چ ڕۆژێکە کار ناکەم یان بەردەوام بەڵێ قسەیەکە بۆتە 2023 وامان بیستووە و تویانە نازام لە زاری خۆتەوە بەیانە وتیان 2023 واز لە کاری هونەرێنی ئەم شتە ڕاستە؟ نا من تهدیدم نەکردووە بەڵام دەڵێم ڕەنگ بێ ڕۆژێک بێت کە من واتە ڕەنگە ئەم قەرارەت نەیەوە نا قەراری قاتەهینم نەداوە بەڵام بۆ من جێ خۆشحاڵیە ئەمڕۆ کە لەسەر سعیدی کارەکانم کە دەکاتە نزیکی 1500 گۆرانی کاری موزیک بە مۆزیکەکانەوە کارم کردووە لە هەرە سەرەکیەکانی هەموو ڕۆژهەڵاتی ناوڕاستم لەو کۆمپۆزر و ئاوازانەرەی کە 70 ساڵ ئیشیان کردو ممکنە کارەکان ئەنگشت بێتە 1900 تەنها کەسێک لە ئێستا لەوە لە کە 75 ساڵە کاری ئاوازانە نەکات لە پێش منەوەیە گەشتۆتە 2000 ئاواز لەبەرەوە جارێ بەردەوامم ئەو ڕۆژێک کە بڕیاریش بدەم خۆم بڕیارەدەم باشە بۆ لە مەراسیمی هەڵبژاردننی شاجوانە هەموو ساڵێ بەڕێستانە بینین و هەروەها واتە لە هەموو مەراسیمەکانی هەڵبژاردننی شاجوانە
و لە ساڵی پەنجاکانەوە شاجوان ئەگەر هەڵە نەبم لە ساڵی پەنجاکانەوە بێت شاجوان لە عێراقا هەڵدەبژێرێت سەرۆکی لیژنە نەبووە ئەم ساڵ بەڕێستان سەرۆکی لیژنەکە بوون پێتوانیە وەڵامەکە یەکەم شت من یەکەم جارە بەشداری مەراسیمی شاجوانی عێراق بکەم ساڵانی پێشوو لیژ نەبوون نا بەشدار نەبووم لی کوردستانی عێراق هی کوردستانیش لیژنە نەبووم میوانێک بووم لە ناو بەرنامەکان نەخێر بەڵام تەنها حزۆرە بەڵام یەکەم کوردم بێگومان بەشداری ئەو شتە بکەم لە بۆ 72 ساڵەچێ هیچ کوردێک بەشداری ئەوێ نەکردو بۆ خۆشبەختانە سەرۆکی لیژ نەبووم بێگومان ئەزمون و تەجروبەی من و کەسایەتی من ئەو ئیمێجە تەحدی دەکات کە لە پرۆگرامێکی سەر تاسەری عێراقدا من وەکو سەرۆکی لیژنە و بڕیاریشم هەبێت ئەمە وەڵامێکە بۆ ئەو خەڵکانەی کە پێیانوانە بێت تەنها من لە کوردستان کار دەکەم من لە دەرەوەی سنووری کوردستان خەڵاتی ئێجگار زۆر گەورە وەرگرتووە و ڕێزم لێ دەگیرێ و زۆر پرۆگرامەکانی هەڵبژاردننی پێشبڕکەی خۆشتەنگی ڕابێژکارکەن بۆ لیژنەش پێم وتراوە ئەو ترێ فشارت لەسەر بۆ هەڵبژاردننی ئەو بەڕێزەوەکو شاجوان وەروە هەڵبژاردننی هاوڵەکانیشی ئەمە ڕاستە ئەگەر ڕاستە فشارە لەلایەنکیەوە لەسەر بۆ بە هیچ شێوەیەک ڕاست نییە دوورە ڕاستی و هیچ کەس فشاری نەکردو هیچ کەس تەداخۆلشی نەکردووە لە یەکێک لە دیمانەکانیشدا باسی ئەوم کردوتم هیچ جیهێتێکی سیاسیش تەداخۆلی و پرۆگرامی نەکردووە ئێمە وەکو لیژنە وەکو برا و هاوڕێ و دانیشتی بووین ئەو خوشکە بەرەزانەی کە لەگەڵیشمان بە یەکسانی نمرەمانداوە بەو کەسەی کە شایستەی بوو باشە پێوەرەکانی بوون بە شاجوان لای بەڕێزە چیە لە لای من شخصان بەڵێ شخصی لە لای من بێگومان کۆمەڵێک قیاس هەیە کە لە ڕووی سیما و سیمای شکلی و ئەندامەکانی فێستی کەسایەتێکە و باڵای دووش ئاستی ڕۆشنبیری ئەو کەسە تا چەند ڕۆشنبیرە تا چەند پەیامێکی هەیە دوای هەڵبژاردن چی دەکا من وەک خۆم دیقەتم لەسەر ئەو خاڵەداوە کە دوای هەڵبژاردننی بە شاجوان پەیام و ڕێسالی ئەو کەسایەتیە چی دەبێت چی دەبێت لەبەرەوە نەک تەنها وەکو فێس تەماشاکەن سیر بکرێت کە ئەمە کەسایەتێکی جوانە ئەو خاڵانە و پێوەرانە لای من گرم بوو ڕۆژێک لە ناو شاری هەولێر دیار نامێنیت و نەبی و ئەمەش باس ئەکرێ ئەڵێن کە تۆ لەلایەن دەستگایەکی ئەمنی لەسەر دۆسیە پەیوەندی هەندێک خانم و چەند بەرپرسێک لێپرسینەوەت لێکراوە پێم وابێ لە بەرنامەی کاکرە بوار ئەو ڕەحمان برای خۆشەویستم وەڵامی ئەو پرسیارەمدایەوە کە دوورە لە ڕاستیەوە من وە کار هاوڵاتیەک ئەگەر هەر پرسێک لە شوێنێک کە دەژی لێت بکرێ جائیز و قبوڵە وەڵامەتە بێ وەڵام بدەیتەوانێ کێشەیەک دروست بێت پرۆسەیەک بێتە پێشەوانێ وەک وەڵامم دایەوانێ دوورە لە ڕاستیەوە هیچ بنەمایەکی ڕاستی نییە و من هەمان شەو قسەم کرد کە من نەگیراوم و قەتیش دیار نامێنم دەتوانم من لەگەڵ هەرچیەتێکدا وەکو چۆن ئێستا لەلای ئێوەم ئێستا مۆبایلەکانم لەسەر خەت نین کەسێک کە تەلەفۆن دەکات داخراوە مۆبایلەکە من بێ وەڵامە کەسێکم من دەردەکەوم لە میدیا لە شوێنان دواتر پرۆگرام دەبێت لە ڕووی ئەوەوە زۆر جار من لەگەڵ جهێتی ئەمنی قسەم کردووە لە ڕووی احتیفازی قاعە کە ئەوەی کە چۆن سکیورەتی بۆ ئێمە بپارێزن هەولێر شارێکی ئارامە شارێکی جوانە وەکو سلێمانی وەکو شارەکانی کە بە خۆشحاڵیەوە پێشوازی لە هەموو میوانەکان و ئەو فستیڤاڵە هونەریانە کردووە منیش وەکو کەسێک کە قیادی احتیفالیەک فستیڤاڵێک بکەم دەبێت زمانی ئەو میوانانم بکەم کە لە وڵاتە عەرەبیەکان و یا وڵاتانی ئەوروپاوە دیت وەبزانم وەڵامەکە بێش دەستخۆش کە ئەم گرتنە هەر ئەسڵەن نەبووە قسەیەکی تر هەیە ئەڵەن لە دوای ئەم گرتنەی کە بەڕێستان ئەڵەن نەبووە بێگومان خۆتان باشترە زانن دیار نەمان و گرتنەکە با نەڵێن گرتن بڵێن دیار نەمان ئەڵەن لەلایەن ئەو حزبەی بەڕێستانەوە کەمێک پشتگوێ خراویت ئەمەیان تا چەند ڕاستە بەحساب دوای ئەو دیار نەمانە لە زاری خەڵکەوە شتاڵ سەرەتا من کەسێکی حیزبینیم بەڵێ من کەسێکی هوەریم ئەزمونێکم هەبووە لە ناو حکومەت کاری هوەریم کردووە نەک کاری سیاسی
پۆستەکەی کە هەشم بووە من کاری هوەری بووە بەشێک بووم لەوەی ڕاوێژی هوەریم پێکراوە من لە هەولێر پێم وایە ڕێزێکی ئجگار تەواو لە من دەگیرێ لە سلێمانی لە دۆک لە هەموو شارەکان بەس باسی هەولێر دەکەم بەڕاستی هەمیشە خۆم بە قەرزاری خەڵک و دام و دەستگای حکومەت و دەوڵەت دەبینم بۆ لەبەر ئەوەی هیچ کارێکی من نییە کە ئەگەر بێتە پێشە و داوایان لێ بکەی سەختیان کرد بێ لە من و ڕێز لە داوای من نەگیراوە بالعکس زۆر ڕێزە داوەکانم گیراوە و هەمیشە مامەڵەیەکی ئیجگار بێ سنوور جوان لەگەڵ مندا دەکرێت ئەڵەن نایڵن کە بەرنامەی کوردستان ستار دەست پێ بکەیتەوە ئەم شتە هەیە ینی نایڵن ئەگەر نایڵن کوێ نایڵێت نەزەم ئەمەش مفاجئە لە من پرسیار کراوە من تەنها کە پرۆگرامێکم کردووە لەسەر ئەو پرۆگرامە لەسەرەوە بووە کە وەرزێک پێشکەشکەین تا چۆنە بێ من هەر لەم شاری سلێمانیەوە گەورەترین پێشنیار بە گەورەترین بوجە و پاکێجی هوەری بۆ پرۆگرامی هەڵبژارنی خۆشدەنگ لە یەکێ لە دەستگا ڕاگەیاندنەکان لە من کراوە و لە ئاستی بەغدا داوا کراوە و لە هەولێریش ئێستا داوا کراوە بەڵام من بۆ خۆم پێم خۆش نییە پەلە لەو بەرنامانە بکەم هەمیشە ئەگەر باگراوندێک سەیرکەنەوانێ لە 2006 بۆ حەوت وەرزی یەکەمم کرد لە 2008 وەرزی دووم کرد لە 2010 بەرنمەیەکی ترم کرد نەم کردەوە بەرنمەیە تا 2021 شتیش نییە من ئێستا ساڵێک کە بیکەمەوانەیە یا 2 ساڵی کە بیکەمەوانەیە هیچ شتێک لەو شتە ڕاست نییە ئەو تەلەڤیزیۆنەی بەتاویکەم پرسیارەکەم ئەو تەلەڤیزیۆنەی کە بەڕێستان باسێکەن من تاڵ بە تازەکی سەرجەم پاکێجی مۆسیقا و گرافیکی ئەو تەلەڤیزیۆنە و تەلەڤیزیۆنێکی تریژی کە پێکەوە لە یەک مؤسسە بەڕێکردن ئەنجامدا و کردومە و زۆریش نزیکم لایەنەوە دەستخۆش باش ئەوترێت بەڕێستان کە بە کارەکانی خۆتانەوە ناوەستن دەست بۆ فۆلکلۆرە بن و بنەماڵەی حەسەن زیرەک داوای سڕێنەوەی ئەو گۆرانیان کرد گۆرانی کەتان بۆ سڕایەوە گۆران بەڵێ سەرەتا بۆ ئاراستی من ئەکرێ بەس من ئیشی فۆلکلۆر من کارەکەم هەموو هەرمەندەکان کاری فۆلکلۆر داواکرا و لە پرۆگرامەکانیشدا دەوترێتەوە گۆرانی کەتانەژ یەکێک لە گۆرانیانی هونەرمەندی گەورە مامۆستا حەسەن زیرەکە وتراوە ئەنجامانداوە لەگەڵ ئەو شەریکەی کە ئەوان کۆپیڕایتی بەرهەمەکانی مامۆستا حەسەنیان هەیە سوتەفاهم دروست بووە خێزانی مامۆستا حەسەن زیرەک پەیوەندیمان کە پێوە کردووە خۆی بە خۆشحاڵیەوە ڕێگای داوە بە خاتوودینا و گۆرانە بڵێتەوە بەڵام من ناچمە ناو ناوڕۆکی ئەوەی لە ناو بنەماڵەیەکدا دوو ڕەئی جیاواز هەیە لەوەی کێ مڵکایەتێکە کێ مڵکایەتی ناکە ڕەنگ بێ ئەم شتانە ئینسان نەتوانێت هەمووی باسکا لە میدیا بەڵام زۆر گۆرانی تریشمان کردو و وتراوە و هیچ کێشەیەکی دەبووە و لەو کێشەیەش بۆ شێوێنێکە باس دەکرێت باش دیارە شتەکە زۆر ئاڵۆستر لەوەی کە باسەکرێ باشە بەڕێستانەڵەن کە شاناز زاهیر ناسراوە بەلۆکە بێگومان خۆشەویستترین و پیرۆستترین کەسە لەڵام دواتر خاتو شاناز کارەکانی لەگەڵ توایە وەستێنێ گرێبەست لەگەڵ ناوید زەردیە دروست دەکات بەڵام دوای ئەوە گرێبەستەکە لەگەڵ ئەویشە هەڵەوەشێنێتەوە ئایا بەڕێستان هیچ دەستان هەبووە لە هەڵوەشانەوەی ئەم گرێبەستە یاخود ئەگەڕێتەوە بۆ کارکردن لای بەڕێزە هەمیشە من یەک قسە دەڵێم هونەرمەند لۆکە زاهیر کەسێکی زۆر بەڕێزە هونەرمەندێکی زۆر باشە هەمیشە ئومێدی مۆفەقێت بۆ کارەکانی دەکەم گرێبەستی لەگەڵ کێ هەیە لەگەڵ کێ ناکە هەر بەڕێزە و هەر یەکێکە لە هەرە کەسە بەڕێزەکان لە لای من بەڕێز پیرۆز پیرۆز و بەڕێزە بەڵێ بەڵێ نانە هیچێک لە ئاستی ئەو ئیشتە کەمی نەکردو لە لای من نەخێر ئەو ئازادە وەکو هونەرمەندێک ئەمڕۆ لەگەڵ کێ کار دەکات لە کوردستانە تەنها کەسێکە گرێبەستێکی هەیە لەگەڵ کەسێک کۆتایی پێدێنێ دەبێتە قسە و باس و هونەرمەند لە کۆتاییدا ئازادە ئەمڕۆ لەگەڵ کەسێ ئیشەکە بەیانی لەگەڵ کەسیش کە ئیشەکە ئازادە لە ناو وڵاتە عەرەبیەکان هونەرمەندەکان لەگەڵ چەندین کۆمپانیا و چەندین کەسایەتی واری ئاواز کار دەکەن و ئاسایی دەڕوا پرۆسەکە ئومێدی مۆفەقی بۆ خوازم هەمیشە ئەو کەسێکە
زۆر بە ڕاستگۆیانە کار دەکا کارەکانیشی لەلای من جێڕێزن لەگەڵ هەر کەسێک کار بکە. باشە بۆچی زۆربەی ئەوانەی کە کارە لەگەڵاکەن دوای وازهێنان بە خراپ باسی تۆکەن هونەرمەند خات و باخان بیرمانە زوو کەوتی من بێجگە لە پارە هیچم نییە لە بەرامبەر هونەرەکەما بیدەم جگە لە پارە چ شتێکی ترداوە کراوە چ شتێک مەطلوبەکە هەموو ئەو کەسانێک کە من دەناسن دەزانن ئەوە نییە هونەرمەند باخان لە دوای ئەو تەسریحێکی تریدا ڕوونی کردەوە کە کارەکان وانە زۆر بەڕێزەوە ڕوانیە من و کاری من و کەسایەتی من دەکرێت ئینسان لە کاتێکدا لە شتێک دڵگران دەبێت شەرت نییە لە من بێ شەرت نییە لە من بێ لە ڕووی کارەکان هەندێک لە خانمە هونەرمەندەکان ئەگەر کێشێکیان لەگەڵ یەکتری هەبێ ناگاتەوە من بەس تا ئێستا لە دەمی من بیسووتانە لە هیچ میدیایەک بە وشەیەکی نەشاو ناوی کەسیان بێنم بڕوان ناکەم بیست بێتان ئەگەر جەناب بەدۆکو میدیاکارێک متابعەت کرد بێ قەتیش بە کەسیان قسە ناڵم هەمویان جێ ڕێزن هەر ئەو ڕێزیان هەیە کە لە سەرەتا دێن لای من کار دەکەن بۆ دەڕۆن نازام حەزەکەم ئەم مۆدیلە لای خەڵک بکۆردرێ ئەمڕۆ هونەرمەندێک لەگەڵ من کار دەکات بەیانی ئازادە دەچێت لەگەڵ کەسێکی کە کار دەکات بە واتای تێکچوون و عاجزبوون و ناخۆشی هونەرمەندێکی دیکە بەگورە پێشابڕم هونەرمەندێکی دیکە هەر لە نێوەم ستۆدیۆیە کە کاتێ پرسیارێکمان لێکردوتی پرسیاری پرۆدیوسەری کارەکانیمان لێ کرد کە بەڕێستان وتی هەندێک کەس هێندە خراپن کە نامەوێت تەنانەت ناویشی بێنم کاتێککە من کارێک دەکەم ئەگە کارەکەت بەدڵ نەبوو جەنابەت نایێتەوە بۆ لای من ئەلبومی دووەم بکەی یا نای ئەلبومی سێم بکەی پێم وایە وازە هەواڵامەکە لەگەڵ هەموو حورمەت و ڕێزێکم بۆ هەر ئەو کەسایەتی کە باسی کە هەر کەسێک بێ من وەکوتم لە کەس عادز نیم هەر کەسێکیش هەر ڕائێکی جیاوازی خۆی هەیە با بخۆی بێ من هیچ مشکلەیەکم لەگەڵ کەسیان نییە بێگومان لە سەرەتای بەرنامەکەەوە کە باسی واقعی کە تۆ کەسێکی دینداری و لە وێنەکانی شایمە بینیمان کەوتە هەموو ساڵێک منەچم بۆ ئەمرە بەڵام کەسێک هەیە کۆمنت و ڕخنەی هەیە لەسەر ئەوە مەریوان هەڵبجەی تۆ بە خورمش ناو دەبات ئەڵێ واتە خورماش شەوێت و مێوژشتەوێ لە زمانی ئەوەوە نووسراوە ئەو ئەڵێت هەڵکەوت زاهیر نوێش ئەکات و لەگەڵ خانمە سەماکەرەکانیش کات بەسەرەبات بێگومان ئەم نووسینە دوای کاردانەوەی ئەو کاری تۆ بوو دواکارت کە لەسەر ئیمامی عومەر ڕزای خۆی لەسەر بێ لەسەر ئەو کۆمنتی نووسیوە و وەڵامی تۆ چیە بۆ وەڵامی یەکەم ئەڵێم ئەگەر بۆ من اختیارکەن تۆ دەتەوێت تەنها کەسێکی ئاین و بڕوادار بمێنیت یا مۆزیک هەڵبدەبژێری مۆزیک تەرک دەکەم بۆ ئاین لای من هێندە ئاین گرنگە باش دووەم خاڵ لێرە بۆتە مۆدیلێک کە کەسێک کاری هونەریکە پێیان وایە لە ئاین دوورە بۆ سەری وڵاتە عارەبیەکان ناکەن هونەرمەندی گەورە ئەم کەلسوم گۆرانیوتوە گۆرانی بۆ ئاینی ژووتووە دواتر من لەگەڵ هونەرمەندی دەنگبێژ گۆرانی بێش کارم کردووە لەگەڵ حورمەتم بۆ پیشەی سەما من لەگەڵ سەماکار قەت کارم نەکردووە کاری من کاری ئاوازانەرە بۆ هونەرمەندی دەنگبێش بۆیە ئەو برادەرە بەڕێزە بزانێت بە ناوڕۆکی ڕەخنەکەی بچێتەوە ئازادە تەبعاان من ڕێز دادەنم بۆ هەر کەسێک کە ڕەخنە دەگرێ بەڵام بێگومان کارە پرۆژە هونەریەکانی کە بۆ کاری ئاینی دەکەم زۆر بەڕێز و بە ڕۆحێکی تایبەتەوە کاریان لەسەر دەکەم و پێشم خۆشە کە خەڵکانێکی کە نزیک لە ئاین کارەکانی منیان پێپەسەد بێت باش زۆر سپاس دەستەکانە خۆش بە سپاس بۆ ئامادەبوونت ئەمە کۆتا پرسیارمان بوو زۆر سپاس بۆ ئێوەش خۆشحاڵ بوو منیش هەندێک بابەت کە پێم وایە پێشتر من ڕوونکردەوەم لەسەریدا بوو بەڵام تکرار کرایەوانێ ئاسایی لێبینم سپاسی جەناب دەکەم بێگومانم پرسیارەکان پرسیاری خەڵکانێک پرسیاری خۆتە خۆشحاڵ بووم بەم دیدارە هیوادارم بتوانن لە ڕووی ڕاگەیاندن و دیمانەی کەسایەتەکان گرنگی بدەن و هیوادارم منیش میوانێکی شیرم و بێتم لەلاتە زۆر سپاس مادومان کردی تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم سپاس بۆ بینەریتان